بەبێ وەستان شەڕ لە کۆبانی و بەردەوامە و ئێستاش فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بۆردمانی مۆڵگەکانی داعش دەکەن لە سنووری کۆبانێ. بۆردمانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان لە سنووری کەرکووک بەردەوامە و لە بۆردمانەکانیشدا ژمارەیەک چەکداری داعش کوژراون و پێشمەرگەیەکیش بریندار بوو. ئەنوەری حاجی عوسمان ڕایگەیاند پێویستە خەڵکی موزاردە نەکەن و بڵێن ئەگەر کۆبانی کەوت ئەوە هەموو کورد دەکەوێت. سڵاوتان لەبێ بەڕێزان لە ڕووماڵی بەردەوامی NRTدا لەگەڵتان دەوێت. کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سڵاوتان لێبێ. سەرڕای کۆکردنەوەی ژمارەی زۆر لە چەکدارانی داعش و کەرەستەی سەربازی بەڵام هێشتا بەشێکی زۆری شاری کۆبانێ لە ژێردەستی شەرڤانەنی یەپەگەدایە. بۆی خراپی کەش و هەواشەوە فڕۆکە جەنگیەکان لە ئێوارەی ئەمڕۆدا نەیانتوانی جۆرە هێرشێک بۆ سەر چەکدارانی داعش ئەنجام بدەن، بەڵام لە ئەم شەودا چەکدارانی داعش بۆردمان کرا. بەبێ وەستان زیاتر لە 4 ڕۆژە دژوارترین شەڕ لە شاری کۆبانەی خۆراوەی کوردستان دەکرێت، بەڵام تا ئێستا شەرڤانانی یەکینەکانی پاراستنی گەلیەپەکە وەک خۆیان دەڵێن بەشێکی زۆری شارەکەیان بەدەستەوە ماوە. لە 27مین ڕۆژی شەڕ و پێکدادانی سەختی کۆبانیا ڕێکخراوی داعش بەسەرجەم توانە سەربازی و مادیەکانیەوە لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی تەواوی کۆبانێدایە و هەندێک سەرچاوە باستەوە دەکەن ئێستا نیوەی کۆبانەی کۆنتڕۆڵ کردووە، هەرچەندە شەرڤانانی کورد ڕەتی دەکەنەوە. بەڵام ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند داعش کە 40 کۆبانەی کۆنتڕۆڵ کردووە. ئەمە دیمەنی شەڕی کۆڵان بە کۆڵانی چەکدارانی داعش و شەرڤانانی یەپەگەیە کە بەهۆی شارەزایی شەرڤانانی یەپەکەوە لە شوێنی جوگرافیی شارەکەوە ژمارەیەکی زۆر لە چەکدارانی داعش لەم جۆرە شەڕەدا کوژراون و زیانێکی زۆریشیان بەرکەوتووە. لە ئێستادا کە شەڕەکە بە قورسی لە دیوی خۆرەڵات و خۆرا و باشووری شاری کۆبانیەوە بەردەوامە، چەند گەڕەکێکی کەمی دیوی خۆراوە شارەکە بەدەست چەکدارانی ڕێکخراوی داعشەوەیە. بەرپرسانی یەپەکەش دەڵێن بەشێکی زۆری گەڕەکەکانی دیکەی قەزاکە لە ژێر کۆنتڕۆڵی شەرڤانەکانیاندایە. لە کاتی شەڕ و پێکدادانەکانیشدا فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بەهۆی خراپی کەش و هەواوە هیچ جۆرە هێرشێکیان بۆ سەر مۆڵگە و بارەکەکانی ڕێکخراوی داعش لە سنووری کۆبانیا ئەنجام نەداوە. بەوەش لە ئێستادا شەڕەکە زیاتر بۆ شەرڤانانی یەپەکە قورستر بووە و پێدەچێت خراپی کەش و هەوا وا بکات لە چەند ڕۆژی داهاتووشدا فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان کەمترین هێرش بکەنە سەر چەکدارانی داعش و مۆڵگە و بارەگاکانیان. لە کۆبانیەوە شەرڤانێکی یەپەکە بۆ NRT قسەی کردووتی سەرەڕای ئەوەی ڕێکخراوی داعش ژمارەیەکی زۆری لە چەکداران و کەرەستە سەربازەکانی لە سنووری کۆبانێ کۆ کردوێتەوە و فڕۆکە جەنگیەکانیش بۆردمانی چەکدارانی داعشیان نەکرد، بەڵام شەرڤانان بەو پەڕی توانایەنەوە ڕێگری لە پێشڕەوەکانی داعش دەگرن و بەرپەرچی هێرشەکان دەدەنەوە. ئەوەی شەڕی ئێستای کۆبانێ لە شەڕەکانی دیکەی خۆراوەی کوردستان و تەنانەت شەڕەکانی ڕێکخراوی داعش لە سووریا و عێراق جا دەکاتەوە بەردەوامی شەڕەکەیە
چونکە ماوەی چەند ڕۆژێکە شەڕەکە بۆ یەک کاتژمێریش نەوەستاوە. سەرەڕای دژوارترین شەڕ لە کۆبانیا و شارەکان بۆ سەر تورکیا بۆ یارمەتیدانی کۆبانیا کە تاکە ڕێگایە، بەڵام هێشتا بەرپرسانی تورکیا بەردەوامن لە گامارۆکانیان بۆ سەر شەروانانی یەپەکە و ڕێگە نادەن بە هیچ شێوەیەک یارمەتی سەربازی بگەێنرێت. هونەر ئەحسان، NRT. بەڵە بەڕێزان، وەک لە سەردەری هەواڵەکانیشا باسمان لەوە کرد کە ئێستا لە کۆبانێ فڕۆکە جەنگیەکانی ئەوپەیمانان بۆردمانی مۆڵگە و بارگاکانی چەکدارانی داعش دەکەن. بۆ زانیاری زیاتر ئێستا نێدراوی NRT موراد سورچی لە دەوروبەری کۆبانێەوە لەگەڵماندا. موراد سڵاوت لێبێ، دوای زانارەکان لەسەر بۆردمانەکانی فڕۆکەکانی ئەوپەیمانان بۆ سەر مۆڵگەکانی داعش چییە؟ دیسپۆلەتێکی بێتن خۆبارانەکان وەستاون واتە فڕۆکەکان چوار جار هێرشیان کردە سەر مۆڵگەکانی داعش لە کۆبانە لە خۆرئاوای کۆبانە بێگومان بەرەوەی لەوێ زیاتر چەکدارانی داعش لەناو کۆبانە هەن، بەڵام لە ئێستایە فڕۆکەکان تۆپباران ناکەن و وەستاوە هیچ دەنگی هیچ فڕۆکەیەک نابیستێتن، هیچ فڕۆکەیەکیش لە ئاسمانی کۆبانە ئێستا لە ئێستادا نییە. بەڵێ مراد، هیچ زانیارەکەی لەسەرەوەی کە بۆردمانەکە کوێی پێکاوە یاخود زیانی گەیاندووە بە چەکدارەکانی داعش؟ لە خۆرئاوای کۆبانێ بووە، تۆپبارانەکان لە خۆرئاوای کۆبانێ بووە، بەڵێ زیانیان بە چەکدارانی داعش گەیاندووە، بەڵام نازانین زیانەکان چەندە و چۆن بووە، بەڵام بگومان مەقسەمان لەگەڵ یەکدوو شەڕزانیەکە کە ناو کۆبانێ بوون، بەڵێ زیانیان پێگەیاندووە بە چەکدارانی داعش و کاریگەریان هەبووە. هەمان کاتدا ورەی شەڕبانانی یەکێکی دەرس کردێتەوە کە هاوکاریان بوونە لە لێدان لە چەکدارانی داعش لە خۆرئاوای کۆبانێ، بەڵام ئەوان ئاماژەی پێکەنەنی تۆپبارانەکان وەکو پێویست نین کە تەنها چوار جار یعنی چوار هێرش لە ئەم شەوە کراوە بەسەر مۆڵگەکانی داعشە، پێویستە زیاتر بکرێتەوە کەوانە لە پێویستە زیاتر جدیتر بن لە تۆپبارانکردنی چەکدارانی داعش بە تایبەت لە خۆرئاوای کۆبانێ. بەڵێ مراد، باس کرا کە بۆی ئەوەی کە کەشوهەوای ناوچەکە نەگونجاو بۆ بۆیە فڕۆکەکانی ئەوپەیمانان بۆردمانی چەکدارەکانی داعشیان نەکردووە. ئەی لە ئێستاە کەشوهەوای ناوچەکە چۆنە کەواتە؟ ئەوە لە ڕۆژە بەڵێ لە ڕۆژە فەقەت بڵێر هەشتیش ڕۆژی ڕۆژ باش نەبوو، ڕۆژی زیندە باش نەبوو، نانەتوانی تۆپبارانی بکەن، یعنی بەشێکی ڕۆژەکە پەیوەندی بەوە هەیە چەکدارانی داعش لەناو کۆبانێ تایرە و سیارە و دوا ئەسیستێنن بۆی دووکەڵ و خۆب بەرز بدێتەوە ئاسمانی کۆبانێ نەبینرێت، یعنی کۆبانێ نەبینرێتن لە ئاسمانە دووکەڵ بەرز بێتەوە، بۆیە ئەوان ئەم کارە ئەکەن. دواتر ڕۆژی بڵێن باش نەبووانی بەڵێ مراد، لە ئێستاە هیچ بەڵێ مراد لە ئێستاە هیچ شەڕ و ڕوبەڕووبوونەوەیەک لە ناو کۆبانەوە هەست پێگرێ گوێبیستی هیچ شەڕێک هەن لە ناوچەکەیە؟ تاقە زۆر نابیستێتن، یعنی شەڕ هەیە بەڵێ، بەڵام ینی بە شێوازێک لەبەرەوەی فڕۆکەکان لە تۆپبارانیان کردووە شەڕەکە تۆزێک کەمتر بێتەوە، بەڵام شەڕەکە بەڵێ بەردەوامە تاقە هەیە، بەڵام پێش ئەوەی فڕۆکەکان تۆپبارانکەن تاقەکە زیاتر بوو، یعنی دەنگی تاقە زیاتر بوو، شەڕەکە سەرتر بوو، بەڵام لە ئێستا دوای تۆپبارانکردنی فڕۆکەکانە تۆزێ شەڕەکە کەمتر بێتەوە، بە تایبەت لە خۆرهەڵاتی کۆبانێ لە خۆرئاواشەوە بە هەمان شێوە کەمتر بێتەوە، دەنگی تاقە کەمتر ئەبیستێتن پێش ئەوەی کە فڕۆکەکان تۆپبارانی بکەن. بەڵێ مراد سورچی نێدراوی NRT، سوپاس بۆ تۆ کە لە دەوروبەری کۆبانێەوە لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان، وەک نێدراوی NRT مراد سورچی باسی کرد، بارودۆخەکە ئێستا لە دەوروبەری کۆبانێ فڕۆکەکانی ئەوپەیمانان بۆردمانی چەکدارانی داعشیان ڕاگرتووە و باسی لەوە کرد کە لە چەند کاتژمێری ڕابردووە چەند جارێک
چەکدارەکانی داعش بردومان کراون لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە و باسی لەوە کرد کە چۆن لە ئێستا لە هەندێک لە ناوچەکانی ناو کۆبانێ جار بەجار شەڕ و ڕوبەڕووبوونەوە کرێوە هەست بەوە کرێت کە تەقایە خود ڕوبەڕووبوونەوە لە نێوان چەکدارەکانی داعش و لەگەڵ لە بەرامبەر شەرڤانانی یەپەگەدا ڕوئەیەوە ئەوەی کە زانیاری گرنگ بێ لە ماوەی چەند کاتژمێری ڕابردووە چەند جارێک فڕۆکەکانی هاوپەیمانان مۆڵگە و بارگاکانی چەکدارانی داعشیان بردومان کردووە و باز دەوا کرێت کە زیانێکی زۆر لە ناو کۆبانێ بەر چەکدارەکانی داعش کەوتووە لەوەرەوەی لە چەند ڕۆژی ڕابردووە چەند جارێک شەڕ و ڕوبەڕووبوونەوەی کۆڵان بە کۆڵان لە نێوان چەکدارانی داعش و شەرڤانەکانی یەپەگەیان ڕووی داوە بۆیە ئێمە بەردەوام بین لەوەی کە زانیاری زیاتر بە بەردەوامی لە ڕێگەی نێدراوانی NRTەوە لە ناوچەکانی کوردستانەوە بە تایبەتی لەسەر سنوورەکانەوە بە ئێوە بگەێنین و ئێستا لە ناو کۆبانەوە شەرڤانی یەپەگە بلەسە عومەر لەگەڵماندایە کاک بلەسە شەوتان باش لە ئێستا بارودۆخی ناو کۆبانێ چۆنە؟ شەتان باشتر لە ئێستادا بارودۆخی ناوکۆبانێ هەواڵانی یەپەگە و یەپەژە لە بەرخودانێکی مەزندانە و هێزەکانی سەتەیدا ئاژ ئەمڕۆ دیسان دوای نیوەڕۆ بە هێرشێکی بەربڵاویان لە هەردوو قۆڵی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوبانێ کردە سەر شاری کوبانێ و تۆپبارانێکی زۆر زۆر سەختی ناو کوبانەیان کرد بەڵام خۆشبەختانە تواندرا هێرشەکانیان شکستی پێ بهێندرێ و لە ئێستاشدا سەرکەوتن و پێشکەوتن لە بەرژەوەندی هێزەکانی یەپەگەیدا. بەڵێ کاک بلەسە نێردراوی NRT لە ماوەی کاتژمێری ڕابردوو و ئێستاش بەر لەوەی لەگەڵ بەڕێزتان قسە بکەین باسی لەوە کرد کە بردومانی چەند ناوچەیەکی مۆڵگەکانی چەکدارانی داعش کراوە چ زانیاریەکتانێ لەو بارەیەوە؟ بەڵێ زۆر ڕاستە تقریبا نیم سعات پێش ئێستا سعاتێک پێش ئێستا بە هەر دوو کاتەکە نزیکی 5 جار هێرشێکی زۆر باشکرا سەردارەکانی داعش بەتایبەتی لە بەشی ڕۆژهەڵاتی کوبانەوە کە هەوڵی پێشەویان دەدات لەو ناوچەیە و بەڵام ڕۆژی ئەوڕۆ هێزەکانی هاوپەیمانان لەگەڵ ئەوەی هێرشەکە دیسان زۆر سەخت بوو نەیانتوانی فڕۆکەکانیان لە هێزەکانی داعش بدەن بەتایبەتی لە کاتژمێرەکانی 4 ئێوارە هیچ فڕۆکەیەکی هاوپەیمانان نەهات و بەتەنیا ئەمڕۆ پێش ئێستا سعاتێک بۆ نیم سعات پێش ئێستا 5 هێرشیان کردە سەر هێزەکانی داعش. بەڵێ کاک بلەسە ئێوە لە ماوەی ڕابردوو تا ڕەخنەتان لە جموجول یاخود فڕۆکەکانی هاوپەیمانان دەگرت بەوەی کە نەیانتوانیەوە هاوکار تامن یاخود بە باشی بەچڕی لە مۆڵگەکانی چەکدارانی داعش بدەن ئێستا ڕای یەپەگا لەسەر ئەو بارودۆخی کە ئێستا فڕۆکەکانی هاوپەیمانان بەچڕی بردومانی چەکدارانی داعشەکان ڕایان چییە لەو بارەیەوە؟ ئەمە بەڕاستی هێزەکانی یەپەگە و بڕیارگەی گشتی یەپەگە و یەپەژە خۆشحاڵ بە هێرشەکانی هاوپەیمانان بەڵکو زۆریش بۆتە هاوکات توانیاوانە هاوکارێکی باش بن بەڵام وەکو پێویست نەتنیان توانیوە پێشڕەوی لە هێزەکانی داعش بگرن بۆ نمونە ئێمە زۆر بەلامانەوە گرنگە پێش ئەوەی تانکەکانیان بگەنە ناو گەڕەکەکانی کوبانێ لە دەشتاییەکانی کوبان کە ئەو هێز و قووەتیان بۆ دێ بەرەو ناو کوبانێ لەو دەشتایە لە تانک و زورێپۆش و ئۆتۆمبیلەکانیاندا کە بەرەو ناو کوبانێ دێن لە ناو خودی کوبانێ کاتێک گەشتون لە ناو کوبانێ چونکە لە هەر جارێکی لە تانکێک دەدات لە ناو کوبانێ دەیان خانوو تێک دەستێ ئەوە لایەنێکی لایەنی دووهەم ئێمە حەزمان دەکرد هێزەکانی هاوپەیمانان لەگەڵ ئەوەی هاوکار بوون پێش ئەوەی هێزەکانی داعش بگەنە ناو کوبانێ چەند 20 ڕۆژ پێشتر شەڕ بەردەوام بوو لە دەرەوەی کوبانێ پێویست بوو لەوێ ئەو تانکانە هەموو لەناو بەرن بەڵام بەداخەوە هێرشەکانیان زۆر بەکەمێ بوو لە کاتێکدا ئێستا کە کەوتون لە ناو کوبانێ هێرشەکانیان باشە بەڵام لە ئاست ئەو هێرشە کۆڤانەیە هێزەکانی داعش نییە کە بەردەوام هێرش دەکەنە سەر ناوچەکە. بەڵێ کاک بلەسە پاش لێدانی چەکدارەکانی داعش لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە ئێوە هیچ ڕوبەڕووبوونەوەیەکتان هەبووە لەگەڵ چەکدارانی داعش؟
بەڵێ بێگومان لە ئێستادا حاڵێن لەو کاتێدا ڕوبەڕوو بوونەوە لە بەشی ڕۆژ هەڵاتی کوبانێ بەردەوامە و هێزەکانی یەپەگە لە پێشڕەویدانا و لە هەمان کاتیشدا حەز دەکەم بڵێم هێزەکانی ئێمە لە شەودا دەتوانن زۆر بە سەختی بەرەنگاری هێزەکانی داعش بنەوە چونکە هێزەکانی داعش تەنیا لە ڕۆژدا دەتوانن شەڕ بکەن و لە ڕۆژدا پێشڕەوی بکەن لە شەودا هیچ جموجۆڵێکیان نییە و تەنانەت ناشتوانن جوابیش بدەنەوە تەنیا لە شەودا لە هەڵاتندانا لە ئێستادا لە لام سەرۆکی مەجلیسی کانتۆنی کوبانێ لە لامە ئەگەر حەسان بکەن دەتوانن ئەویستەن و تێکتان بۆ باس بکات. بەڵێ دەتوانی بیناسێنی بۆی بزانین لەگەڵ کێ دەدوێن؟ بەڵێ عایشە ئەفەندی سەرۆکی مەجلیسی کوبانێ و خێزانی ساڵح موسلیم و دایکی شەهید شەروان. بەڵێ خۆشحاڵ دەبین. سڵاوتان لێبێ دەکرێت لە زاری ئێوە بارودۆخی کۆبانێ بە بینەرانی نارتی بگەێنن. سلااو ڕێز بووە بانگەمە تەبایی گەلێ باشوورە هەیە گولسەر پیان بێ چالاکی خوا بەردەوام بکەن حتانی کوامداش ji Kobanê dernexin gerek gelekî li ser piyan bê xwasteka me ji gel û ji tevayî dilxwazê YPG û dilxwazê hezkiriyê Kurdan tişta YPG bigirin tişta kantona Kobanê bigirin û pêwîstiyê me bi silahên heye bixwarin veqarinê tinene ji ber hîro YPG û YPG rûpeleke nû tarîxa Kurdiyetê de taybet Rojavayê Kurdistanê de rûpeleke nû vedikê bi tîpên zêrîn bi xûnan ewladên me li hamber ne tenê Daeş Kobanî hîro ji ber Kurdan tevayî û ji ber dinyayê tevayî bi Daeş reşer dike ji ber wekû dewleteke Tirkiye yan ezameta Amerîka li hamber Daeş û Elqaîdê nikan bûşer bikira آنها هم دنیرن YPG و YPG اولادن روجاوا لهامبر YPG لهامبر داعش شردکن بسلاحن پر سویک اما ارادا که گل هیا ارادا که YPG هیا رحکی خداکاری هیا جبو ام هیو لهامبر داعش ام شردکن ام باوری ام هیا ام بسر کتنا و ام هیجی بسر کتن وسلاف ورز جبو وحميان وام بقازم جارة كديم بانقا ما جوان باشور تباي بري قابدن كوباني سلاف ورز جبوه. بەڵێ زۆر سپاس بۆ عایشە ئەفەندی خێزانی ساڵح موسلیم و سەرۆکی پەیدارەوە بڵێسە عومەر شەروانی پەگەکە لە کۆبانێەوە لەگەڵمان بوون جیاواز لە شەڕ و ڕوبەڕوونەکانی شەروانانی یەپەگە لە خۆرئاوای کوردستان لەگەڵ چەکدارانی داعش دەچینە شاری کەرکووک کاتژمێرێک بەر لە ئێستا لە سنووری کەرکووک فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و هاوپەیمانان بە چڕی بۆردومانی چەکدارانی داعش و مۆڵگە و بارگاکانی ئەو ڕێکخراوەیان کرد. سەرچاوەک لە هێزەکانی پێشمەرگە لە میحوەری کەرکووک بە نارتی ڕاگەیان. بۆردومانی فڕۆکە جەنگیەکان بە سەختی ناوچەی مەلا عەبدوڵڵا و تەلوەردی گرتووەتەوە. وەک سەرچاوەکەی نارتی دەڵێت لە بۆردومانەکاندا ژمارەیەک لە چەکدارانی داعش کوژراون و پێشمەرگەیەکیش بریندار بووە. لا بەرامبەر هەڵوەستی هەرێمی کوردستان لەسەر دۆخی کۆبانیان ئەنوەری حاجی عوسمان ڕایگەیان پێویستە چیدی خەڵکی مزایدە نەکەن و بڵێن ئەگەر کۆبانی کەوت ئەوە هەموو کوردەکەوێ دەشڵێت ئەگەر کۆبانێ بەرامبەر هێرشی داعش کەوت واتای کەوت نیە و کوردستانیە. بریکاری وەزارەتی پێشمەرگە بە ماڵپەڕی فەرمی پارتی دموکراتی کوردستانی ڕاگەیاندووە کۆبانێ لە ئەڵەبجە و ئەنفال کارەساتبارتر نییە و کورد هەرما و هەردەژمێنێ و زیادیشی کردووە. ئەنوەری حاجی عوسمان جەختیشی کردوێتەوە ئەوانەی کە مزایدە دەکەن پێویستە چیتر زمان درێژی نەکەن چونکە بەوتەی ئەو هیچ کارێکیان بۆ کۆبانێ لەدەست نایە. وتیشی ئەوانەی کە دەڵێن هەرێمی کوردستان دەتوانێت یارمەتی کۆبانێ بدات ئەوە با بوێر بن و خۆیان تاقی بکەنەوە و وەک هەنگاوی یەکەم بچنە کۆبانێ. ئاوارەبوونی دانیشتوانی کۆبانێ بۆ باکووری کوردستان و دواتریش بۆ باشووری کوردستان بۆتە هۆی دروستبوونی چەندین چیرۆکی تراژیدی. لەم راپۆرتەشدا چیرۆکی ژیانی منداڵێک دەگێڕینەوە کە پێش ئەوەی تەمەنی ببێت بە 10 ڕۆژ باکووری کوردستان و باشووری کوردستانیشی بینیوە.
ئەڤە مەسعودی تەمەن نەهڕۆژە گوت ئەوارەبوونێدا درەیە کۆبانێ بوو باکۆر ji dayk bûye û di hem roja temenê xwe li başûr e. Ev jiyana awarebûna xelkê Kobanê ku piştî biryara serokê herêmê xala Sinûrî li hember hatnawan bû başûr hatiye vekirin. عمري خو دهرنا او امل كوباني بون داعش هاتا كوباني ام ريفيون هاتنا تركي لتركي جي ام جي نابون ام حفت دهر وجه الويدر بجي نابون ام هاتنا ويدر كردستان لتركي بون اري امل تركي بون عمري خوجي تقريبا دهر وجه نافي بمسعود Xelkê Kobanê trajîdiya koçberbûna xwe bû bakor û berev başûr ji bo yên artî baz dikin. Herîk ji wan çîrokeka xembar digel cihêlana wargehê xwe heye. Tu ji ber çi hatî? برداشت شد و صحeta te çawa ye? Tu başî? والله نجي مديرشان جوني مديرشان كنتم Tu piya çûyî? Tu piya hatî? ما پشت خاکرم والله ام تقريبا 20 رونا شكوباني دركتنا ام هاتن دروجان دخطي دابون ما بين سينور و تيش خطط اوت اكيد امدي اعمال ما ام فقرنا كوباني يعني ام فقرن بسر بلندي بيكتيا ككردا Cêgirê berpirsê peywendiyên derveyên herêmê bû ên artî ragihan. Ku heya niha 400 malbat hatîne başûr û ew ê pêşbîniya hatina nîzî 100,000 awaran ji Kobanê dikin. Evên hînbînin xelkê başêrê Kobanê û derdorên wê ne. Piştî têkçûna rewşa ewlehiyê li wêrê rûyê li herêma Kurdistanê kiriye. Lê tiştê seyrî li van awaran ew e ne daxaz zananî û ne gazindên birsî bûnê dikin. Daxaziya wan ya here serekê ew e ku Kobanê nekevît û cardî vegerin Kobanê. Dîman Mehmûd ên artî Zaxo. بەڵێبەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە بۆردومانی فڕۆکە جەنگیەکان لە شاری کەرکووک گەڕوا شەڕ و ڕوبەڕووبوونەوەکانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەگەڵ چەکدارانی داعش دەچی لە لای پەیامبەرمان بەرزان مەلامین لە شاری کەرکووک بەرزان سڵاوتان لێبێت دوایین گۆڕانکارێکان چین لە دەوروبەری شاری کەرکووک. سڵاو لە ئێوە دیارە لە چەند ڕۆژی ڕابردووە فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بەردەوامن لە هێرشکردنە سەر مۆڵگەکانی سەکدارانی داعش لەگەڵ سەنگەرەکانیان بە چڕی بۆردومانیان کرد لەگەڵ ئەوەشدا هێزەکانی پێشمەرگە لە ڕوبەڕوونەکانی خۆیدا بە تەواوەتی سەکدارانی داعشیان شکاندووە و ئەم شەوی بەر لە کاتژمێرێک فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان شارۆچکەی حەویدە و شارەدی ڕیاض و مەلا عەبدوڵڵا و وادی نەفت ئەم ناوچان لە باشووری کەرکووکن بە چڕی بۆردومانیان کردبووە. بە تایبەت ئەم فڕۆکانە هێرشەکانیان دەکەنە سەر سەکدارانی داعش لە دوای ئەوەیە کە دەنگ و باسی ئەوە بڵاو بۆتەوە کە سەکدارانی داعش بەرنامەیان هەیە بۆ هێرشکردنە سەر شاری کەرکووک. بەڵام هێزەکانی پێشمەرگە بەپێی زانیاریەکان کە گەیشتە دەدەست کەناڵ NRT بە تەواوەتی لە ئامادەباشیدان و لە ناو شاریش هێزە ئەمنیەکان لە پلانێکی کۆکمەدان و بەردەوام لە ئامادەباشیدان. بەڵێ بەرزان پاش بەڵێ بەرزان بەردەوام بە بەڵێ بەپێی زانیاریەکانش لە هێرشەکانی ئەم شەودا بە تەواوەتی بە فەرمی نەگەیشتوە دەدەستێنەوە بەڵام بە چەند زانیاریەکی سەربازی هێزی پێشمەرگە تا ئێستا چەند ئۆتۆمبیلێکی سەکدارانی داعش تێکشکاون و نزیکەی 6 بۆ 7 سەکداری داعش کوژراون و بەدەیان بریندارشانەیە. بەڵێ بەرزان پاش ئەو بۆردومانە کە لەلایەن فڕۆکەکانی ئەوپەیمانانەوە کراوە هێزەکانی پێشمەرگە ویستویانە پێشڕەوی بکەن یاخود پێشڕەویان کردووە یا شەڕ ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ چەکدارانی داعشدا هەبووە؟ بەڵێ نەخێر بە هیچ شێوەیەک پێشڕەوی لە هێزەکانی پێشمەرگەدا نەبووە تەنها ئەوان لە ئامادە بوونە بۆ بەرگریکردن و بە تەواوەتی هەر هێرشێکی سەکدارانی داعش کراوێتە سەر هێزەکانی پێشمەرگە ئەوە تێکشکا و گوردێکی چاکشانداوە لە سەکدارانی داعش. بەڵێ بەرزان پاش ئەو ڕووداوانە ئامادەکاری یاخود ئامادەیی هێزی پێشمەرگە چۆنە لەو ناوچەیەوە ئایا هێزی پێشمەرگە ئامادەباشی تەواوی کردووە پاشەوەی کە باس لەوە کرد پلانێکە بۆ پێیسانراوە؟
بەڵێ وا دیارە بەپێی لێدوانەکانی هێزەکانی پێشمەرگە بە تەواوەتی لە ئامادەباشیدایە بە پشتیوانی هێزەکانی هاوپەیمانان ئەوش بە فڕۆکە چەنگیەکان هێزەکانی پێشمەرگە بە تەواوەتی لە ئامادەباشیدان و هێزی پشتیوانیش گەیشتووەتە شاری کەرکووک و من ئەوێ ئاماژە بە شتێکش بکەم ئەوش کە هەواڵێکی نادروست بڵبووەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەوش کەوەیە داعش چەکدارانی داعش گوایە ئەم شەو هێرش دەکەنە سەر شاری کەرکووک من بۆ بابەتە بۆ هەواڵە لێدوانی تەواوی هێزەکانی پێشمەرگە و لایەنە ئەمنیەکانی شاری کەرکووکم وەرگرتووە ئەو هەواڵە ڕەت دەکەنەوە بە تەواوەتی و چونکە ئەوان بە تەواوەتی لە ئامادەباشیدان خەڵکی کەرکووکیش دڵنیا دەکەنەوە کە هیچ هێرشێکی چەکدارانی داعش ناکرێتە سەر شاری کەرکووک. بەڵێ بەرزان کەواتە پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە ئەوە جەنگێکی دەرونیە لەلایەن لە ڕێگەی فەیسبوکەوە داعش بەکاری هێنێت بۆ ترساندنی وڵاتیان و هێزی پێشمەرگە؟ بەڵێ بێگومان دیارە چەکدارانی داعش وا دیارە ئەوان جگە لە هێرشکردنی چەکداری ئەوان هێرشێکی دەرونیش دەخەنە ناو هێزە ئەمنیەکانی هێزەکە ئەمنیەکان و خەڵکی شاری کەرکووک و چەکدارانی ببوورە هێزەکانی پێشمەرگە بەڵام هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی شاری کەرکووک لە ئەمنیەکانی شاری کەرکووک تەواوەتی ئەو هەواڵانە ڕەت دەکەنەوە خەڵکی کەرکووکیش دڵنیا دەکەنەوە کە ئەوان لە ئامادەباشیدان و هیچ هێرشێکی چەکدارانی داعش ناکرێتە سەر شاری کەرکووک. کەواتە ئێستا بارودۆخی ناوچەکە چۆنەوە بارودۆخی شاری کەرکووک چۆنە؟ تەواوی ناو سنتەری شاری کەرکووک لە بارودۆخێکی زۆر ئارامدایە و هیچ کارێکی نەخوازرا و نەکراوە و لە کاتی ئێستادا هێزە ئەمنیەکانی شاری کەرکووک بە تەواوەتی لە ناو شاری کەرکووکدا دەسوڕێنەوە بۆ دڵنیابوونەوەی خەڵکی شاری کەرکووک وە هێزەکانی پێشمەرگەش لە سەنگەری خۆیاندا لە ئامادەباشیدان و بە تەواوەتی بارودۆخەکە هێورە لە ناو شاری کەرکووکدا تەنها ئەوە نەبێت کە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا بردومانی ئەو ناوچانە دەکات. بەڵێ بەرزان مەلامین پەیامدەری نارتی لە کەرکووک سوپاس بۆ زانێرەکانت. بەردەوامین لا یاداشتێکدا فراکسیۆنەکانی پارتی و گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ داوا لە یەکێتی دەکەن هەوڵەکانی تەبایی و پێکەوە کارکردن لە بار نەباو دەشڵەن یەکێتی مزایدە بە کۆبانیەوە دەکات. تا ئێستاش پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی سەبارەت بە بارودۆخی کۆبانێ ئەنجام نەداوە. بەدەل لە کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و جیاوازی بۆچوونی لایەنەکان لەسەر ئەو کێشانە لە ئێستادا شەڕی کۆبانی و ترسی گرتنی ئەو شارە لەلایەن داعشەوە بۆتە یەکێکی تر لەو باسانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بۆچوونی جیاوازی لەسەرە. لە نوێترین هەڵوێستیشیدا فراکسیۆنەکانی پارتی و گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ لە ڕاگەاندراوێکدا لەسەر دۆخی کۆبانی وەڵامی فراکسیۆنی یەکێتیان دایەوە. داواش لە یەکێتی دەکەن هەوڵەکانی تەبایی و پێکەوە کارکردن لەبار نەبات و دەشڵێن یەکێتی مزایدە بە کۆبانیەوە دەکات. ئەگە سەیری ناو ڕاگەاندراوەکەش بکەیت دەڵێ چەند کەسانێک یان ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان بە ئیتیزاها کە مزایدەیان کردووە وەڵامیاندراوەتەوە واتە فراکسیۆنەکە بە کولی نییە بەڵام ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان بەڵێ وا بوو لە فراکسیۆنی سەوز بۆ یەشە دەبینین ژمارەیەکی جیاواز لە تەواوی فراکسیۆنەکان وەڵام دەدەینەوە. لە دوومانگی ڕابردوودا لە پەرلەمانی کوردستان یاداشتێک ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان کرا بە مەبەستی ئەوەی لە ڕێگەی پرۆژە بڕیارێکەوە دان بە کانتۆنەکانی ڕۆژئاوادا بنرێ کە 63 ئەندام پەرلەمان لە سەرجەم فراکسیۆنەکان واژویان لەسەر کردبوو. فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان ڕەخنە لە سەرۆکایەتی پەرلەمان دەگرێ و بەوەی پێشەڵی پەیڕەوی ناوخۆی کردووە و داوای 63 پەرلەمانتارەکەی نەخستۆتە بەرنامەی کاری پەرلەمانەوە. لەگەڵ دروستبوونی ڕووداوەکانی کۆبانێش داواکرا کۆبوونەوەی نەئاسایی سەبارەت بە ڕەوشی ئەو ناوچەیە ئەنجام درێ بەڵام تا ئێستا ئەنجام نەدراوە. پارتی بەڕەسمی یاداشتی چەند کات خۆی پێشکەش کرد واژۆی خۆیان لەسەر یاداشتەکە کشاندەوە کەواتە پێم سەیرە ئێستا لەو یاداشتی ئەو ڕۆگوایە نوێنەری پارتیشی تایە ئێمە ڕخنەمان لە سەرۆکایەتی پەرلەمان گرتووە ڕخنەمان لە پەرلەمانتارەکانی کە نەگرتووە بۆیە پەرلەمانتارەکانی تریش ئازادن لەوەی ڕخنەی قانونی خۆیان لە سەرۆکایەتی بگرن کە ئەو یاداشتی واژۆ کراوە نەخراوەتە بەرنامەی کار کەس ڕێگەی لەوان نەکردووە کە قسەیان نەکردووە ئەوان نابێ قسە نەکردنی ئەوان لە بەرامبەردا قسەکردن و ڕخنەگرتنی ئێمە کە قانونیە ئەوان بە موزارەی تەفسیر کرد. هەر لە ڕاگەاندراوەکەدا هەر چوار فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی داوا لە فراکسیۆنی یەکێتی دەکەن کە تراژیدیای گەلی کورد لە کۆبانێ کۆیان بکاتەوە نەک پارچە پارچەیان بکات. بێگومان ئێمە نامانەوێ کەسمان مزایدە بەسەر ئەوی ترەوە بکە و دڵنیاین لەوەی کە هەمومان خەمخۆرین
بۆ پرسە گرنگەکان بۆ پرسە نیشتیمانیەکان بۆ پرسە نەتەوەیەکان بۆیە ئەبێ ڕێ بگرین لەوەی کە هەر لایەکمان هەر فراکسیۆنێکمان بیەوێ لەسەر حسابی ئەوی تر خۆی بەرێتە پێشەوە. ئەگەرچی سەرۆکایەتی پارلەمان بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی کۆبانی شاندێکی لە پەرلەمانتارانی سەرجەم فراکسیۆنەکان نرد بۆ ئەو ناوچەیە، بەڵام بە بۆچوونی بەشێکی زۆر لە پەرلەمانتاران بڕیارەکەی پەرلەمان درەنگ بوو. بڕیاریشە ڕۆژی سێشەمەی داهاتوو لە کۆبوونەوەی ئاسایی پەرلەمان بڕیار لەسەر ئەوە بدرێت ئاخۆ کۆبوونەوەی نەئاسایی سەبارەت بە ڕەوشی کۆبانێ ئەنجام دەدرێت یاخودنا. شێمەجاف NRT هەولێر. بەشێک لە ئاوارەکانی سنووری پارێزگای دۆک نیگەرانن لە بەرزی کرێی خانوو. بەرپرسی دۆکی ڕێکخراوی داکۆکیکردن لە مافی کرێنشینانیش دەڵێت بۆی زۆری داواکاری ئاوارەکانەوە نرخی بە کرێگرتنی خانوو لە شارەکەدا زیادی کردو. بلندبوونا نرخان هەر بۆرەکە ژیانێدا بشێوەیەکی بەرچاودێ خونەغانووکەدا دیار دەبیت. کرێخانیان جی بەهرە خودێ گرانیەدا هەیە. بە کەنجی خۆدانویسینگەیان فرۆتنا ئەردوخانیان دیار دەکەن بوونەبوونا موچان و هاتنەوێ ڕێژە هەرە زوراوەران بە سنوورێ پارێزگاها دووکێ کارتێکینێن هەری مەزن سەر کارێوان گریە. ئەزمەکە نەیانووکە یاشمێژە. ئەسباب توێژی دیارن ئێک زێدەبوونا خەلکێکی باژێری دوو انشطار عائلی جدابون سه کم آواکرن چهار او وضع نوکه کودانت نوکه برینا موچه نبونا پاره الباجری البازار بصورة عامة خلقه کی جیاره و بهرا پتر یال سر رواتبه نشنگالیم هاتنا ویره ام بسلمان نجی ام هاتنا وان مکتبه بخو خانیا ویرت گرهن چون اگر بجن 15 ورقه 20 ورقه خودم نشن چنده بجن 6 ورقه ها 5 ورقه جیم دچنه بخو گرنا والاکرنا خاندگاه جاواران و نزیکبونا ورز زوستانه بویا اگر که هن جاوارین دنها دل باجر دوکه دخانین کلیب گرن لیوک او دبیجن کو به خانین کلی گله گیرانن برپرس لقاد دهوک یا دکوکی کرن جمافن کلی داراجید بجید دخازی زورا خلکی بو کرنا خانیا بو کارا بلن بونا کلی خانیا روشا کلی دارا برب خرابین وچت جبو کود دهی الشاش اول دورا مصر ريداي وبيشتي هنجي كاودانة شنغاري موجاكا خلكية هاتن دورا هريما كردستاني بتايبت بارزگاه دوكي وكارتي كرن سركريا زمان هزارها آوارا و پنابران سنور پارزگاه دوکه بهو کارا بلندبونا بهاین کرین خانیا و پیدابونا کشا کنجی بونه بشویه که گشتی دنها دا آوارا و پنابر و خلک دوکه بخوجی هیا کو جای بو کرب دست کوی زور زحمته قدرت محمود NRT دوک. یەکەمین ژنە پێشمەرگەی هەرێمی کوردستان لە شەڕ و ڕوبڕوونەوەکاندا لەگەڵ چەکدارانی داعش شەهید بوو. ئەو ژنە پێشمەرگەی کە ناوی ڕەنگین یوسفە و جێگری فەرماندەی فەوجی دووی سەربەهێزەکانی هەفتا بووە. لا یەکەم ڕۆژی جەژنی قورباندا لە بەرەکانی شەڕدا لە نێوان ناحەی تازە و قەزای داقووقدا بریندار بوو. بەڵام دوانیوەڕۆی ڕۆژی ڕابردوو بەوەی سەختی برینەکەوە لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی گیانی لەدەستدا و دواتریش لە گۆڕستانی کەڵەکن لە شاری سلێمانی بە خاکس پێدرا. یەکەمین ژنە پێشمەرگەی هەرێمی کوردستان لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەکاندا لەگەڵ چەکدارانی داعش شەهید بوو. ڕەنگین یوسف کە لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا لە بەرەکانی شەڕدا بریندار بوو دواتر لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی گیانی لەدەستدا. ئەو ژنە پێشمەرگەیە کە تەمەنی 25 ساڵ بوو لە پێش چاوی دایکیدا بریندار بووە کاوکاتەویش جێگری فەرماندەیە و لەگەڵ کچەکەیدا بووە لە بەرەکانی شەڕدا. نەقیب ڕەنگین یوسف جێگری فەرماندەی فەوجی دووی سەربەهێزەکانی هەفتا بووە. لا یەکەم ڕۆژی جەژنی قورباندا لە بەرەکانی شەڕدا لە نێوان ناحەی تازە و قەزای داقووقی سەر بە پارێزگای کەرکووک بریندار بوو. دوای 7 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانەی سلێمانی گیانی لەدەستدا. بەوەش بۆ یەکەمین ژنە پێشمەرگە کە لە بەرەکانی شەڕدا لەگەڵ داعشدا شەهید بووە. لا ڕێوڕسمی بە خاکسپاردنەکەیدا کە ئەندامانی خێزان و هاوڕێ پێشمەرگەکانی ئامادەی بوون، عەقید ناهید ئەحمەد فەرماندەی فەوجی دووی سەربەهێزەکانی هەفتاوتی ئەوان وەک فەوجی هێزی ژنان لەسەر داوای خۆیان چوونەتە بەرەکانی جەنگ و داوایان کرد هاوشانی پێشمەرگە پیاوەکان لە پاراستنی خاکی کوردستاندا بەشدار بن. دەربارەی نەقیب ڕەنگین ئاماژەی بەوە کرد یەکێک بوو لە ئازاترین فەرماندەکانی فەوجەکەیان و دڵسۆزی خاکی کوردستان بووە. ڕەنگین یوسف لە ساڵی 2002ەوە پەیوەندی با ڕیزەکانی پێشمەرگەی ژنانەوە کردووە کە ئەو کات هێشتا تەمەنی یاسایی تەواو نەکردبوو بۆ وەرگرتنی ئەو وەرکە. نەسرین حەمەلا و دایکی ڕەنگین لەسەر گۆڕی کچەکەی ڕایگەیان. ڕەنگینی کچی لە بەرچاوی خۆیدا پێکراوە لە بەرەی شەڕدا کە ئەو کات خۆشی ئاوشانی کچەکەی
جێگری فەرماندەیە و لە هەمان فەوج و پلەی مقدەمی هەیە. هەروەها وتیشی بەڵام شەیدبوونی ئەو کچەی ساردیان ناکاتەوە لە خەبات و پارێزگاری لە خاکی کوردستان، بۆی لە بنەماڵەکەیدا چەندین شەیدی دیکەیان بەخشیوە و ئامادەشە خۆشی لە هەمان ڕێگەدا شەهید بێت. دواتر یوسف عەزیز باوکی ڕەنگین دەڵێت خوێنی کچەکەی پێشکەشی خاکی کوردستان بێ، بەڵام خۆی و منداڵەکانی دیکەشی ئامادەن خۆیان بەخت بکەن بۆ پارێزگاری لە خاکی پیرۆزی کوردستان. نەقیب ڕەنگین یوسف ژیانی ئەوسەرگیری پێکێناوە و خاوەنی 2 منداڵە. لە ساڵی 2002ەوە پلەکانی پێشمەرگایەتی بڕیوە و دواپلەی سەربازی نەقیب بووە و جێگری فەرماندەی فەوجی 2 سەربەیەزەکانی هەفتا بووە. لە گۆڕستانی کەڵەکن لە شاری سلێمانی بە خاک سپێدرا. شەیدبوونی یەکەمین ژنە پێشمەرگەی هەرێمی کوردستان لە دوای ئەوە دێت کە لە مانگی ڕابردوودا کچە پێشمەرگەیەکی دیکەی خەڵکی خۆڕەڵاتی کوردستان لە شەڕی دژ بە داعشدا لە سنووری شاری کەرکووک شەهید بوو. لە ئاهەنگێکی هاوسەرگیریدا لە کەرکووک بۆی بەسەرچوونی خۆراکەوە 270 کەس ژەهراوی بوون و پۆلیسی کەرکووکیش ڕایگەیاند. 2 کەس کە خواردنەکەیان ئامادە کردووە دەستگیر کراون و لێکۆڵینەوە ژەڕووداوە کە بەردەوامە. ئاهەنگێکی بوو گواستنەوە لە شاری کەرکووک گۆڕا بۆ ناخۆشی، ئەوەش بەهۆی ژەهراوی بوونی 270 کەس لە ئامادەبوونی هۆڵی ئاهەنگەکە. لە یەکێک لە وڵەکانی شاری کەرکووک و لە ئاهەنگێکی بوو گواستنەوەدا بەهۆی بەسەرچوونی خواردنەکەوە 270 کەس ئامادەبووی هۆڵەکە ژەهراوی بوون و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەڵام پاش وەرگرتنی چارەسەر سەرجەمیان باری تەندروستیان باش بوو و نەخۆشخانەیان جێشتووە. دوێنێ من لە قاکەیشمە کرد لێرە لە قاکەیشەکەم لە فێکمان خوارد پلێکم خوارد باش بوو، دووەمم خواردەوە عیبم نەبوو. کە هاتم کە شایەکە دەچوو ڕۆشتن ئیشمان کرد لەگە برادەرەکان ناو قاکە ئەوەی پێ نەچوو زیگەشەگرتنی و ڕژانەوە. چوومە دەرەوە ڕژانەوە هاتمە ژوورەوە. دووەم جاش عینە ژانەوە گرتمی جارێت ژانە تەقریبەن 3-4 کەرە ژانەوە ژان گرتمی. لەسەر ڕووداوەکە بەرپرسانی پۆلیس و تەندروستی شارەکە لیژنەیەکی لێکۆڵینەوەیان پێکێنا و 2 کەس لەو کەسانی خواردنەکەیان ئامادە کردووە دەستگیر کراون و لەژێر لێکۆڵینەوەدان. ئەو چێشتخانی خواردنەکەی تێدا ئامادەکراوە لەلایەن پۆلیسەوە داخراوە. ئاهەنگی ژنهێنانێک یەکێ لە هۆڵەکان تووشی ئەم زوو بوون کە دانێن بە تەسەمم غذایی یعنی ژەهراوی خواردن. خۆی سەرەکی ئەم نەخۆشیە ئەوەیە کەوا بۆ بەیانی زوو لە فیان حاضر کردووە لە یەکێ لە چێشتخانە سەفەرەکان. ئەو لەفانیان لە شوێنێکی ناشیا و داناوە. خۆشبەختانە زۆربەی نەخۆشیەکان سووک بوون، هەر هەمان شەو زۆری دەرچوو و ئێستا بۆم کاتە تەنها نەخۆشیەکان ماوەندە نەخۆشخانە ئەو 226 دانە بە باشی دەرچوونە دەرەوە. بەرپرسانی هۆڵەکەش ئاماژە بۆ دەکەن ئەو ڕووداوە پەیوەندی بە ئەوانەوە نەبووە، چونکە ئەوان خواردنەکان ئامادە ناکەن، بەڵکو لە چێشتخانەکان ئامادەکراوە و لەلایەن خاوەنی ئاهەنگەکەوە هێنراوە بۆیە. بەرپرسی کارگەری هۆڵەکەش یەکێک بووە لەو کەسانی ژەهراوی بوو و ڕەوانی نەخۆشخانەکراوە. هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نەبوو تەبەن ئەو تشتا، ئێمە بەس قاع و تەسویرمان بە ئیجاردا بوو، خواردنەکەی لەسەر ئێمە نەبوو، لەسەر ماڵ زاوا بوو. ئێمە شتێکیان خۆمانەوە خۆم بووم کە من دوێنە تەسەمم بووم لە ڕۆیشتم بۆ مستەشفەی جمهوری. ژاراوی بوونی هاوڵاتیان لە ئاهەنگ و بۆنەکاندا چەندین جار دووبارە بووەتەوە و لە شاری کەرکووکیش چەندین لیژنە هەیە کە ڕۆژانە بەسەر چێشتخانە و فرۆشگاکاندا دەگەڕێن، بەڵام هێشتا نەتوانراوە بە تەواوەتی فرۆشتنی خواردنی بەسەرچوو کۆتایی پێبهێنرێت. بەرزانی مەلامین، NRT کەرکووک. لە ماوەی ڕابردوودا بۆی یەکلای نەکردنەوەی چەند دۆسەیەکەوە ڕەخنە لە داواکاری گشتی هەرێمی کوردستان گیراوە. با بڕای بەشێک لە یاساناسان و ڕۆژنامەنووسانیش حیزبەکان کاریگەریانە بۆ لەسەر کارەکانی داواکاری گشتی و بەو هۆیشەوە داواکاری گشتی نەیتوانیوە دۆسیەکان یەکلایی بکاتەوە. ڕۆڵی دادگاکان لە هەرێمی کوردستان و چاوپۆشی لێکردنی هەندێک لا کەیسەکان یاخود یەکلای نەکردنەوەیان و داخستنیان بە هۆی دەستێوەردانی حزبی و کەسانی دەستڕۆیشتووی ناو حزبەکان لە ماوەی ڕابردوودا بەردەوام یەکێک بووە لەو ڕەخنانەی کە ئاراستەی دەسەڵاتی دادوەری کراوە. سەرەڕای بوونی چەندین دادگا و دەسەڵاتی سربەخۆی دادوەری لە هەرێمی کوردستان کەچی تا ئێستا بە دەیان کەیسی گرنگی نمونەی قوربانیانی هەفتەی شوبات و سووتاندنی کەناڵی NRT و پرسی بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ و تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و چەندین کەیسی تر لە دادگاکان بەنادیاری ماونەتەوە. بەبەچوونی هەندێک لە چاودێران ئەمەش مانای وایە هێشتا دەسەڵاتی دادوەری لە هەرێم نەیتوانیوە با ڕۆڵی ڕاستەقینەی خۆی هەڵبسێت و
بەبێ چاوپۆشیکردنی کەیسەکان لە دادگای یەکلایی بکرێنەوە. ئەمە داوای شورتەی قەزائیمان کردیە پۆلیسی دادوەری ئێستا بۆ ئەوەی بتوانێت تەواو فەرمانەکان و واجبات حکومەکانی دادگا لەلایەن ئەم پۆلیسە دادوەریەوە کە شورتەی قەزایی پێدەگوترێ جێبەجێ بکرێ بۆی عازوو ئەمر لەلایەن حاکمەوە ڕاستەوخۆ پێ بدرێ نەوەک سڵاتی جێبەجێکردن کە ئێستا وەزارەتی ناوخۆیە یاخود وەزارەتی پێشمەرگەیە یان قیوای ئەمنی داخلی پێدەگوترێ. سەرباری چەندین هەوڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بەشێک لە یاساناسان و کەسانی شارەزا بۆ دوورخستنەوەی دەستی دەرەچی لە کاروباری ناوخۆی دادگادا بەڵام هێشتا نەتواندراوە ناو هۆشیاریە لەلایەن هاوڵاتیان و ناو متمانەیەش لە نێوان دادگا و تاکەکان دروست بکرێن. هەر بۆیش پێدەچێت ئەمە وای کردبێت هاوڵاتیان گەلێ جار لە کاتی ڕوودانی هەر کێشەیەک لە بڕی دادگاکان پەنا بۆ چارەسەری عەشایری ببەن. بەتاکید ڕۆڵی داواکاری گشتی نەکرد ئێمە خۆشان اعتراف بۆ دەکەن کە ڕۆڵیان زۆر داوازە هۆکارەکانیش تەبعاً کۆمەڵی هۆکارن لە پێشەوەی هەمان ڕەنگە ئەو یاسایە بێ کە زەمانێکی دوور و درێژە داڕژراوە لە سەردەمی نیزامێک داڕژراوە کە لە مەسلحەتی نەبووە داواکاری گشتی جیهازێکی ڕێقابی کارابێ. ساڵانە و لە کاتی بڵاوکردنەوەی راپۆرتە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان بۆ مافی مرۆڤ هەمیشە هەرێمی کوردستانیش پشتی بەرکەوتووە لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ کە دادگان نەیتوانیوە با شێوەیەکی بێلایەنانە مامەڵە لەگەڵ کەیسەکاندا بکات. یەکێک لەو کێشانێکی میدیاکاران پیاەتی ئەپەڕن بە بەردەوامی ڕنگدانەوەی کەم تەرخەمەکانی دەسەڵاتی دادوەریە بەسەر ڕێڕەوەی یاسایەکی کە پێویستە میدیاکاران پیاداتی ئەپەڕن. بۆ نمونە ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا زیاتر بۆ 5 ساڵ دەچێ دۆسیە میدیامان هەیە لە دادگاکان ماونەتەوە مماتەڵەیان پێوە دەکرێت ئەمە جگەلەوەی ئەوانەی کە دادوەرن دادوەری تایبەتمەند نییە بە کەسی ڕۆژنامەنووسان. دەسەڵاتی دادوەری بە یەکێک لەو دەسەڵاتە سربەخۆیانە دادەنرێت کە توانای یەکلایکردنەوەی کەیسەکان و سندنەوە و گەڕانەوەی مافی هاوڵاتیانی پێسپێردراوە بەڵام وەک بەشێک لە دادوەرەکانی ناو ئەو دەسەڵاتە ئاماژەی پێدەکەن زۆر جار باهۆی جێبەجێنەکردنی بڕیارەکانی دادگا لەلایەن لایەنی جێبەجێکارەوە نەتواندراوە مافی تاوان لێکرا و وەربگیرێتەوە. فەرمان محەممەد ئێناڵتی هەولێر. لە کۆتاییدا گرنگترین ناونشانەکان بابێ وەستان شەڕ لە کۆبانێ بەردەوامە. فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بۆردمانی مۆڵگەکانی داعشیان کرد لە سنووری کۆبانێ. بۆردمانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان لە سنووری کەرکووک بەردەوامە و لە بۆردمانەکانیشدا ژمارێک چەکداری داعش کوژراون و پێشمەرگەیەکیش بریندار بوو. ئەنوەری حاجی عوسمان ڕایگەیان پێویستە خەڵکی مزایدە نەکەن و بڵێن ئەگەر کۆبانی کەوت ئەوە هەموو کوردەکەوێت. لێناڵتیەوە لە ڕووماڵێکی بەردەوامدا لەگەڵ تامی سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون. هەر شاد بن.